پێشانگەی ئیمەجینۆلۆجی یا زانستی خەیال منداڵان و گەنجان هەندەدات تا بە شێوازێکی تازە بیر لە زانست، تەکنۆلۆژیا، ئەندازیاری، بیرکاری و هونەر بکەنەوە. ئەم پێشانگەیە کە بێ بەرامبەر بەڕێوە دەچێتە هەموو چینەکانی کۆمەڵگا قازانجی لێوەربگرن، دەرفەتێک دەڕەخسەنێ بۆ منداڵان و گەنجان تا هەوڵ بدەن خۆیان شتی نوێ دروستکەن تا بە جوانی لە ئامێرەکان و بەرهەمە هونەریەکان تێبکەن. ئەم کوڕی تەمەندە ساڵان باسی ئەوە بۆ دەکا کە چۆن دروستکردنی کۆمپیوتەرێک لەگەڵ هاوڕێکانی سرنجی بۆ زانست و تەکنۆلۆژیا زیاد کردووەتەوە. فێربووم چەند بە خێرایی مایکرۆچیپ فەرمان دەنێرێت بۆ کۆمپیوتەرەکە. بۆ نمونە من دەمەوێت بڕۆم بە چەپ. مایکرۆچیپ فەرمان دەنێرێت بۆ مێشک کۆمپیوتەرەکە کە من دەمەوێت بە چەپا بڕۆم و پاشان وێنەکە شوێنی دەگۆڕێت. هەروەها بەشدارانی ئەم پێشانگایە تەمرینی بەرنامە نووسین و یاری کۆمپیوتەری دەکەن و ڕێکخراوە زانستیەکان دەناسن. هەندێک لە بنەماڵەکان پێیان وایە یاری کۆمپیوتەری بە فیڕۆدانی کاتە، بەڵام لە ڕاستیدا زۆر شت فێر دەبێت لە کاتی یاریدا. هەروەها دەتوانین لەم بوارەدا پیشە و کار هەڵبژێریت و زۆر لە زانکۆکانیش دەرماڵە دەدەن بۆ خوێندن لە کۆلێژ یا بۆ گوزەرانیشیان. ئەمە سێمین ساڵمانە بەشدار دەبین. زۆر حەزمان لەم پێشانگایە. شتی زۆر فێر دەبین وەکو بەدەستهێنانی زانیاری یان بەشداریکردن لە یانەکاندا. ئەمانجی سەرەکی پێشانگای ئیمەجینۆلۆجی بەرزکردنی ئاستی خەیاڵی منداڵان لە هەموو بوارەکانە کەواتە بە هونەر و بیرکاری و زانست یەکسان بایەخ دەدرێت. کە گەورە دەبووین هەندی جاریان وت هیچ پارەیەک دروست ناکەن ئەگەر ئەوە بکەن یان خەڵک ئاواتەکانی مناڵیان لەبیر دەکەن بۆ ئەوەی بەدوای پێشەیەکدا بکەون. خەڵک بە سوزی هونەریانەوە خەڵک بە سۆزی هونەریان وەگەێراون. ئێمە توێژینەوە دەکەین و چەندین توژینەیمان بینیوە وەکو پێشهاتنت بوو ئەم بوونەیە تێڕوانینت چی بووە لە ژیانی ڕۆژانەدا بۆ هونەر وەکو یەک لە پێشدا و لە کۆتایی ڕۆژ 5 لە پێشدا بووە. پێشانگای ئیمەجینۆلۆجی 7 ساڵە بەبێ بەرامبەر و بۆ ماوەی 3 ڕۆژ لە باشووری کالیفۆرنیادا بەڕێوە دەچێت. ئەم ساڵ 5,000 کەس بەشدار بوون تا بە ئەزموونی زانست و هونەر ئاستی خەیال بەرزکەنەوە. ئاوا هۆما، دەنگی ئەمریکا، کالیفۆرنیا.